ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە مەچنە هیچ ماڵێکی تر جگەل لە ماڵەکانی خۆتان هەتا کارێک نەکەن کە ئەوان ئاگادار بن وەکو زەنگ لێدان یا لە دەرگادان پاشان کەمەڵە دران سەلام بکەن لە خەڵکی ماڵەکە ئەوە چاکترە بۆتان و بەو شێوەیە ڕەفتار بکەن هەوڵ بدەن لە یادتان بێت و ئەو شێوازە فەرامۆژ نەکەن کاتی لەبار و گونجاو هەڵبژێرن بۆ سەردانەکانتان بۆ ئەوەی میوان و خاوەن ماڵ دڵیان بە یەک بکرێتەوە جاگەر کەستان نەبینی تایدا یاخود هەستان کرد کەس لە ماڵ نییە مەچنە ژوورەوە هەتا مۆڵەت نەدرێن ئەگەر پێتان وترا بگەڕێنەوە کاتمان نییە یا کارمان هەیە بگەڕێنەوە بەبێ دڵگرانی ئەوە چاکترە بۆتان تاچیش بزانن خدا زانایە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن گوناهبار نابن ئەگەر بچنە ماڵێکەوە کەسی تێدا نیشتەجێ نەبێت و کەلوپەلی خۆتانی تێدا بێت خداش دەزانێت و ئاگادارە بەوەی دەری دەخەن و بەوەشی کە دەیشارنەوە